یارانە کوردەوار وەختتان وەخێر، ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. لە چوارچێوەی ئاخرین شۆڕشە ئەوڕۆ لەو دیبەیتە مەبانەیەکی مهم و ئوسولی و بنیادین و بنەڕەتی لەسەر ڕاپەڕینە کوردان و جەهانە کوردی بەحس ئەکرێت. هەر بەم بۆنە یارێکی کوردەوار و یارێکی ڕاپەڕیوی کۆتاه گزارشێکی داگە لە دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ. من ئەم گزارشە کە بە زوانێکی منزوم بەحسی کردگە لێ ئەدەم و پاشان تێمە سەر ئەوەی کە ئەو پرسیارانەی کە زەهنە فرە کەسێک مەشغوڵەکە، ئەوەی کە ئێمەی کورد بەر لە ئەم ئەدیانانە کی بووگین، چی بووگین، چۆن ئێمە ئیدعا ئەکەین سەرزەمینە کوردەوار سەرزەمینێکی دەوڵەمەندی دەسەڵاتدارە جەهانە ئینسانە کوردیە ڕەها بووکە. چۆن ئەمە ئیدعا ئەکەین، چۆن گەرەکمانە ئەمە دەربێرین بە هەمان فۆرموڵە دیتەکتیڤیە تاریخی خۆمان، یا ئەوەی کە مردمە ئێمە فکر ئەکەن چۆن ئەبێ ڕابپەڕن. ڕاپەڕیوی یعنی چی و ئێمە چۆن کۆرپۆریشنەکان، نووسینگەکان، بنگاکان کە ناویان دەوڵەتە لە بینی ئەوەی سەرزەمینە کوردەوار ڕزگار ئەکەین. بۆ ئەمە من ئەمڕۆ دیبەیتێکی چڕوپڕ ئەەکەم و محاولە ئەەکەم تا ئەوەی کە بتوانم بەڕەسی زەوایای جۆرا و جۆری بکەم تا پرسیارەکان لە زەهنە ئینسانەکان و دوورکەوێتەوە. ئێوە بە دنیای کوردیە خۆتان نامۆ بووگن، ئێوە جیهانە کوردی ناتوانن تەسەورکەن، مقصر نین بۆ خاتری ئێوەی کە ئێوە کەوتگنە گەمارۆ و محاسرەیە تەسویرە جەهانە سوڵتە لە ژیانە ڕۆژانەتانە لەگەڵ یا دەست بە یەخەن و ئەمە باعث ئەوێ ئێوە سنوورە خیاڵتان نەفڕێ یان ئەلبۆمێکتان نەوێ بزانە ئەوسا لە هەر ماڵێکە ئەلبۆمێک بوو، ئەلبۆمێک لە عەکسەکانی ڕابردووی ئەم خانەوادە، لە کەسایەتیەکانیان، لە باو باپیرانیان، لە مەراسم و ئێڤنتەکان و بوونەکانە ژیانیان، لە پرسە، لە سەرخۆشی، لە زەماوەن، لە کۆبوونەوە و شەوچەرەیە کناری یەک، لە سەیران و گەشت و گوزارە. تۆ وەختی ئەڕوویتە ماڵە هەر ئینسانێکی کوردی لە بەردەمە تۆ ئالبۆمەکانە بنەماڵە ئەهاوریە، تۆ وەرەقت لێ ئەدا و تاریخ ئەم بنەماڵەتە تەماشا بکە. ئەمە نیشانی ئەدا بوون و چۆنیەتیە بوون ئەم خانەوادە و ئەم ژیانە کورتەکە لە جیلێکا کردگیانە لە دەورانە متەئەخرە. بەڵام لە دەورانە گوزەشتە بەر لە ئالبۆم حکایات بوو، چیرۆک بوو، داستانە هەر منتەقەیەک و هەر مەردەمێک بوو، هەر خانەوادەیەک بوو و ئەم داستانانە و ئەم چیرۆکانە لە جەمعە بەحسە کردیان. بۆ خاتری ئەوەی کە ئێمە دەسە ئێوە بگرین و بتوانین ئێوە بگەڕێنینەوە بەو دەورانەی کە لە بیرتان نایێت، کە نایناسن، کە سڕیاگەسەوە. بۆ خاتری ئەوە دەبێ ئێوە ئامادە بن و محاولە بکەن تێبگەن، محاولە بکەن تەسویر بکەن و من بۆ ئەمە تەوزیحاتێک ئەدەم تا ئێوە بفەهمن ئەمڕۆ چه ئەتەفاقێک کەوت کە دوێکە جەهان چه شەکلی بوو و جەهانە کوردی چی بوو، چی هەز و ئەبێ چی بکەین. پس من لەبەرەوە کارێک کە یارە کوردەوار کاک ئەفشینە سوڵتانی لە بە نەزم کێشانە کورتەیەک لە ڕەوەندە ڕاپەڕینی بەحس کردگە بە هاوکاریە کاک نەهبانە زەهاوی من بڵاوی ئەەکەمەوە. کارێکی خۆڕسکە و ئەوەسە جەهانە کوردی، ئەوەسە ئەو هاوکاریەی کە یارانە کوردەوار ئەیکەن و بەرەبەرە دەرەکەون. ئومیدوارم دەنگ باش بێت.
پادشاهی‌های عزیز و آقای دکتر فریبرز عزیز. عجب. یاران دەنگ تێت؟ ئەمیدوارم کە دەنگ بە باشی بێت. شونگران کردوار ون بوا سرزمینی کردوار مان ون بوا امتی کردی رها بیشون بوا راپرینی کردواری سر بخو باور و بیری دوباره دابتو کا پیمان حیدری ماندونناس آخرین شورش ارامان کرده باس هل وشاندی جولک و تاریخی جل هل دراندی تخمکی آنوسی کل هر همو احزاب که منصوبن به کرد هل تکان ریشه همویان کرد به ورد ثابتی کرد دولتی کردی نیه وک حلیمه کی حریمی کردیه ثابتی کرد دژ به کردن جولکن ثابتی کرد گشتیان خیوری و چتن اوتی کرد جل نیه زوان نیه شرطی کردبون به دمقوپان نیه اوتی کردبون جهانه خصلته اختیاره هیچوانه دولته سوژگیه سروریه قدرته کرد نیه هر کس لخصلت رعیته ریبری دانا و شای شیرین سوار آشکرا کرد حد و مرزی کردوار حل امان تا بگا دریای رش کردواره جولکه کردوی بش سیستماتیک خاکمان داگیر کرا سرزمین کردوار زنجیر کرا نوینران جولکه بون به بشر پارس لهند هاوردن و ترک لخزر ناگهان شیخ و طریقت کرد ظهور خانقا و تکیه و بارگاه و قبور تا نریتی کردی مان لیمان دزین شیعه آنوسی کردن جایگزین کورپوریشن های جعلی ساخته بین جعل تاریخ کردن و پرداخته بین دولتان منطقهش کردن ظهور دست به جه شاریان درست کرد به وفور دی به دی لادی به لادی کشت را بون به شاری زندگی یان کوچ کرا سرزمین منشق کرا کردی به قوم بس روایت کردن ده ایران و روم فاسم ها تو چنگ برو شیرازه برد بست به بستی زاگرسی اندازه گرد حد مرز بیچکی ترسیم کرا ناوی کردستان درست بیلگرا یک زوان ساخت و خرا و خاصه کرد امتی کردی به قوم پیناسه کرد هم زوان گورانیش لیماندزین ترجمه فاسمی کریا مموزین تا بخونجینن که کرد هر واب و شاخ و دولی زاگرسی مودا و رفته رفته رسم و خطیش ساخته بی رینوسی قالابمان آراسته بی ورنه هر موجود نبون 100 سال پیش ای زوان کردی و فارسی یدیش یک زوان من بو اوش گورانی بو زوان فلسفه و دانایی بو مشترک بو لمیان ایل و تبار لسران سرزمین کردوار او زوان حکرا و ناپدید ها بسر منزال بون عمری مدید ها بخونجینن که کرد هر واب و شاخ و دولی زاگرسی مودا و سرزمینی کردوار مانون بوا امتی کردی رها بیشون بوا راپرینی کردواری سر بخو بانترین مدنی جهان ها بدسو قد جهانی کردی من ناچه لیاد هل تکینی من جهانی انقیاد لدلی زامی خومان ها توی ندر تا نظامی سلطکی من بی اثر. بەڵێ یارانە کوردەوار
زەحمەتێکیان کە کێشاگە خولاسەیەک لە ڕەوەند ڕاپەڕینیان بەحس کردەگە بۆ ئەوەی کە ئێمە بزانین ساختارە دەوڵەت و نووسینگە ئەوەی کە ناوی دەوڵەتە بەڵام لە ئەسڵان نووسینگەس بونگاهە کۆمپانیە بەسەر ئەم سەرزەمینە ئێمە سوار بووگە چۆن سوار بووگە چۆن ئەمانە کۆپیان کردگە لە خۆمان چۆن ئەمانە تەمەدن و چۆن ئەمانە فەرهەنگ ئێمەیان دزیگە ئاوەژوویان کردگە و هاوردگیانە و سوارە بەر ئێمەیان کردوە لە ڕەوەندێکی 250 ساڵە سەرزەمینە کوردەوار ئێستەش لە ژێرە چنگە ئەمانە و بە بەرنامە و بە پرۆژەی ئەمانە خەریکە نابود و نابووتر ئەکرێت چه ئەتەفاقێک هەفت بزانن ئێمە لە مەتن ڕاپەڕینما بەحسمان کرد کە لە سەرزەمینە کوردەوارە بە درێژایی هەزاران ساڵ بڕێک قانون حاکم بوو بە ناوە ناموس و ئەم ناموسە لە دوای شەرت جاری ئەبوو بەڵام ئەمە قەوارەی سەرزەمینیە و ئەمە تۆ شتێک کە بە سوورەتە ناموسە تقریبەن لە مابەقی جەهانە ئەیوێنیت یعنی مابەقی ملەتەکانە تر و ئومەتەکانە تریش ئەمیانە بۆ خۆیان دروستیان کردبوو هەر لە سوورپێسەکانە ئەمریکاوە تا ڕەشەکانە ئەفریقا کە لە چوارچێوەی تابوو لە چوارچێوەی مەسائل جۆرا و جۆرە خۆیانە مەترەحیان کردبوو جیاوازیە کوردوا لە یەکشتی ترە کورد بۆ خاتری ئەمەی کە ئەمە بکات بە نەزمە ئیجتیماعی بیکا بە دەسەڵاتێکی قودرەتمەند بۆ ئەمە شروع ئەکا بە داڕشتنە کۆمەڵگا و بە بەهێزکردن و کۆکردنەوەیە هێزە ئومەتە کوردی ئەم فەرقەی تایە فەرقەکە تەکە یاسایە ئاپاچیەکانە تەکە قانونە ئاپاچیەکانە سوورپێسە ئەمریکا فەرقێکی بێحەد ئەکا کە من لەوێ بەحسم کرد فرەیەک لەم مەفاهیمە ئێمە تەحتە ناوە دانائیە یۆنانیەکان فرۆشریا گەسەوە غەرب دزیگیسی غەرب یۆنانێ بۆ تۆ دروسەکە بۆ خاتری ئەوەی کە بێژێ ئێمە ئەمانە لە یۆنان گرتگە نایەژێ هەر هەمووی ئەمانەمانە لە سەرزەمینە کوردەوار گرتگە جا من ئیستا تێمە سەرامەی کە ئەم سەرزەمینە کوردەوارە تۆ چۆن پێی بە ئاسەوارەکەی ئەوەی کە ئەمە لە ژێرە حکومە کوردیا بووگە لە ژێرە دەسەڵاتە کوردیا بووگە من ئەمانە ئیستا بەحسەکەم کە ئێوە بە پێچەوانەی ئەوانەی کە بەناو کتێ و پرتۆک و متەخەسس با بزانن ئەوەی ئمڕۆ پێی ئێژن زانکۆ دانشگا یونیڤەرسیتی امتدادی حوزەی علمیەی پاپا ڤاتیکان خەخامەکان کلیسا و کنیسەس پس دانشگا هەنە ئەوان بووگە و بەرەبەرە ڕواڵەت ئەگۆڕێ بڕۆن تعقیبە بنەڕەتیە دانشگاکانە دنیای غەرب بکەن تۆ وەختی ئێژی دانشگایە ئەکسفۆرد 500 ساڵە عمری هەست حوزەیە علمیەیە ئەکسفۆردە وەکو حوزەیە علمیەیە ئەلئەزهەر وەکو حوزەیە علمیەیە قۆم 100 ساڵە پێش دروستکریاگە وەکو حوزەیە علمیەیە نەجەف و کەربەلاوی 100 ساڵە پێش دروستکریاک کەواتە وەختی تۆ ئێژی ئەکسفۆرد یعنی ئەم دانشگا چەند قەرنە لەلایەنە ڕەوایەتە مەسیحی و قەشەکانە مەسیحی و دەستگاه ئیلاهیاتی دروستکریاگە ئەمانە لێودا شروعیان کرد بە پرتۆک دروستکردن بۆ ئێمە لە حەککردنە تەمەدونە ئێمە تەوەجۆکەن بۆیە ئالەگرا یۆنانێ زوهور ئەدەن وەلی یۆنانێ مەوجود نییە ئەمڕۆ نە یۆنانێ مەوجودە نە ئیمتداد دانایی لە یۆنان مەوجودە ناگەهان یۆنانە سەربەرتێرێت بە سوورەتە شارنشینەکانە بچووک و ناگەهان 500 ساڵ بەر لە میلادە مەسیح لەبەینەچێت ئەوە ئیتر پشت ڕاست ناکاتەوە و ئیتر دانەیەتر دانا ناداتە دەرەوە و ئیتر ئەم حەوزە هیچ ئەتفاقێکی تیا ناکەفێ تۆ لەگرا پەی بە داستانێکی گەورە ئەوەی پەی بە مەسئلەیەک ئەوەی کە ئێشێ تعقیبی بکەین بزانن
ئێستا حاکمیت ئەم کۆرپۆریشنانە ئەم نووسینگانە هەنێ کۆڵەکەیان هەستا من بەحسی کەم. کۆڵەکەی ئەوەڵ یاسای بنەڕەتیە. یاسای بنەڕەتی یا دەستوری گشتی قانون ئەساسی پێژن. قانون ئەساسی تێ جێگەی چی ئەگرێتەوە؟ جێگەی ناموس ئەگرێتەوە. تەوەجۆکەی کە ئێشێ دەستوری گشتی وێ بەر ئەساسە ئەمە عەمەڵ بکرێ. ئەمما وەختێ دەوڵەت ورد ئەوێتەوە دەسەڵاتەکە ورد ئەکاتۆ تا ڕۆ بچێتە ناوە کۆمەلگا لە شێوە و قەوارەی موئەسسەساتە دەرئەکەوێ. ئەئان لەگرا اتفاقێکی گەورە ئەکەوێ. اتفاقەکە ئەمەسە تۆ بۆ شێوەیە داڕشتنە ئەم دەسەڵاتەکە ئەم دەسەڵاتە کار بکات لە هەر نەهاد و سازمان و موئەسسەیەکە ئەساسنامەت هەست و لە کناریا قەوانین یعنی کە بە سوورەتە ئاین نامە دەرچێت و جۆرەهایەکی تر لە فەرمان ئیدارە ئەکرێ. تەوەجۆتان کرد ئەئان لەگرا شتێکە بەحس ناکرێ ئەم ئاین نامانەسە کە لە جەهانە کوردیا مەوجود بووگات. پس تۆ ناموست هەست وەلێ بۆ خاتری ئەوەی ناموس کار بکاوە تەبدیل بوێت بە دەسەڵاتێکی قودرەتمەند احتیاجی هەست کە ئەم جامعە بەش بکرێت و بۆ بەشکردنی بتوانێت ئاین نامەی بوێ بۆ هەر بەشێک. من ئەم مسالە ئەدەم بۆ خاترەوەی ئێوە ئەم تەسویرتانە لە دنیای ئیمڕۆ هەست و سوورەتە تەپسەرە و مەفاد و ئاین نامە و فەرمان و ئەمانە تێتە دەرەوە. لەکوێ لە موئەسسەساتەکە وا دەسەڵاتی ورد کردگە. ئەمە قودرەتە، ئەمە ساختارەکەی گرتگە، ئەم ساختارە کۆرپۆریشنیە ساحێوە هێز کردگە. تەوەجۆکەن خۆ ئێستا با بێنە سەرە کورد. ئایا کورد حکوومەت بووگە؟ ئایا کورد وەختی ناموسی بووگە ئەی چۆن قەبارەی ئەمە بووگە بە هێزە گشتی و دەسەڵاتە گشتی؟ چۆن تەبدیل بووگە بەمە و لە کەی وە ئێمە ئیتر ئەمە ناوێنین؟ بۆ خاتری ئەوەی کە ئەو کەلامی کاک ئەفشینە یارە کوردەوارە کاک ئەفشینە سوڵتانیە یارە کوردەوار کە خولاسەیەکی لە ڕاپەڕین کردو بۆ خاترەوەی من بیکەمەوە تا ئێوە حاڵی بوون لە دیبەیتەکان فرە کەسێ تێژێ حاڵی نەوەم. بۆ حاڵی نەوگە بۆ خاتری ئەوەی کە جەهانە کوردی پاک بووگەسۆ ئەم تەسویرێکی لە جەهانە کوردی نییە ئەوەی کە ئەو بیستگیسی دەربهترین حاڵەت تاریخە 250-300 ساڵە دروستکریاگە دەسە جوولەکەس وەکو میرنشینەکانە کورد. ئەمە جەعل مطلقە، ئێمە میرنشینە کوردمان نەوگە. تەوەجۆکەن ئەمە کڵاوبەرداریەکی گەورەی عەزیمە لەگرا کە من ئێستا پەردە لەسەر کڵاوبەرداریەکە لا ئەدەم تا ئێوە بفەهمن مەفاهیم و مەزامینە دیبەیتەکانتر چه شەکڵی بوو. پس ئێوە لەگرا فەهمیتان دەوڵەت و ئەم نظامە جوولەکە کە تێ سەرزەمینە ئێمە بگرێت تەمەدونەکەی ئێمەیان گرتگە ئەوەی کە ئەساس بنیادنیان ئەجتماع و تەولیدە هێز و تەولیدە قودرەت بووگە و دروستکردن باڵانسێک بووگە لە ئاشتی عمومیە لە ناو مەردەما و بەهێزبوونە لە بەرامبەرە دوژمنە. ئەم اتفاقە دزریاگە ئاوەژوو کریاگە هاوریاگەسەوە. جایسە ئێمە شێوەکەی بەڕەسیەکەین تا بفهمین فەرق جەهانە اختیار چۆنە، فەرق جەهانە ئینقیاد چۆنە. لە جەهانە ئینقیادا سیستەم هەرەمیە، عدەیەک بۆ خۆیان شغڵ تعریفەکەنەوە موئەسسەسات دائەنێن لەسەر هەرەم و موئەسسەساتەکە دائەنیشن و تەماشای مەردەم وەکو مێگەلەکەن. هەمان داستان شوانیە پێغەمبەرەکان ئەدیانە ئیبراهیمی. ئەمما لە جەهانە کوردیا چه شەکڵیە و لە جەهانە کوردیا چۆن بووگە کە ئەمانە بردگیانە بزانن هیچ شتێک لە دڵە ئەم دنیا تازە نییە. گشتی لە کۆمەلگای کوردەوارە گیریاگە بریاگە سەرۆقون کریاگە هاوریاگەسەوە وەکو داستانەکان و چیرۆکەکان و ئەفسانەکان کە گشتیان یەک ڕیشەیان هەست و هەر کەسێک چووگە بۆ خۆی خۆنجاندەگێسی بۆ خۆی تعریفی کردگەسۆ بۆ خۆی مەسئلەیەکی بەحس کردگە. لەمانە کەسیفتر یەهودە. یەهود لەم کارە یەدێکی توولایی بووگە و بەڕاحەتی توانی گەسی ئەم کارە ئەنجام بدات. ئێمە تێنە سەر ئەمە و ئەمە بەحسەکەین کە چۆن ئەم کاریانەکەن. پس تۆ ئیشتەیزدە بزانیت ئەو بەشەی وا ئێمە هەنووز بەحسی ناکەین و ئیمڕۆ بەحسی ئەەکەین بەحسە کەڵامە. کەڵام چییە؟
کەڵام ئەو بەشە لە قەوانینە کە لە ساختارە ئیجتیماعیە دەرتێ دوای دانانە دەسەڵاتە کوردی. پس تۆ ناموست بوو وەکو دەستورە گشتیەکە گەشتی ئستەفادەی لێەکە، بەڵام وەختی تێتە ناوە بیاوبەس بایۆس هەیکەلە سیاسیە کوردی، ئەو وەختە کەلام تێتە بەرەوە. کەلام لەکوێ تێتە بەرەوە؟ کەلام لە جەمۆ تێتە بەرەوە، لە جەمنشینیۆ تێتە دەرەوە. ئەم اتفاقە لەگراکەوە بۆیە ساختارەکان بنەڕەتەکانە کۆمەلگای کوردی کولەن لەبین ئەچێ، لە بینی ئەوەن مەفاهیمێک ئەم مەسائلانە ئەگەێنن قەلبە مەعنا ئەکرێن. تەمامە مەفاهیمە دانایی جەهانە اختیارە کوردی بە شێوەیە مەکاتبە تەسەوفی قەلەندەری دەروێشی تەکیەئی خانەقائی حەک ئەکرێ، قەلبە مەعنا ئەکرێ و دەستکاری ئەکرێ لە زەرفە 300 ساڵە گوزەشتا تا ئەمانە کارکردێکی تر بنوێنن بۆ گەنی وە قێزەونیان لێ هەڵبسێ. تێنە سەرە ئەمە و ئیستا ئەمە بەحسەکەین ئێمە. تۆ ئەم مقدمەتە گەرەکو تا بفەهمی من وەختی قسە ئەەکەم بەحسە چی ئەەکەم. تۆ لەگرا تێگەیت کە دەوڵەت دەسەڵاتە نووسینگەی وە کۆرپۆریشنی بە قەوانین دەستکردە ساختە کە تێتە بەرۆ یەک قانونە گشتیدا ئەنێت کە جێگەی نۆمۆس بگرێت، ناموس بگرێت، و لە کنارە ئەمە بۆ مؤسساتەکە کە قەبارەی دەوڵەت دروست ئەکەن و هێزە دەوڵەت دروست ئەکەن تەبسەرە، ئاینامە، ماددە، فەرمان تێرن. تەوەژۆکەن. پس لەگرا ئەو بەشەی کە بەحس ناکرێ دوای ناموس ئەوەی کە قەبارەی دەسەڵات بە کورد ئەدا کەلامە، ناوی کەلامە، کە ئیستا لە ئەم حکوومەتە کۆرپۆریشنیانە بگەسۆ تەبسەرە، ئاینامە. و تۆ ئەوێنی ئەم تەبسەر و ئاینامە لەکوێوە تێت؟ لە هەیئەتە دەوڵەتەوە تێت، لە هەیئەتە دەوڵەتەوە تێت، لە بەشە وزارەتە جۆرا و جۆرەکانەوە کە جگیان کردگە وزارەتە پەروەردە، وزارەتە چوزانم ئابووری، وزارەتە خارجە، وزارەتە فڵان، وزارەتە بیسان. ئەمە ئەو شکلەسەوە حەکە دەسەڵات ئەکەن ووا لە ناوە دەستیانەوە سیستەمیان سوار کردگە. ئەی جەهانە کوردی چه شکلی بوو. خەڵ بۆ خاتری ئەمە من ئێشێ بە دێڕێک بزانن من دائیمەن وتم لە دیتەکتیڤیە تاریخیە شخص مجرم کە سەحنەیە جۆرم تەرکەکە، دەستکاریە سەحنەیە جۆرم ئەکا و دائیمەن ئەم سەحنەی جۆرمە لە فەریبێکا کە ئەو دای ئەنێ تۆ پەی بە واقعیەتەکە ئەوەی شتێکی نوقسانە، شتێکی بەجێ هێشتگە. مەسەڵەن ئێوە دیکتانە لەم فیلمە کارەگاهیانە کاورا ئەگەڕێ بە شوێنە قەترە خوێنێکە، قنە جگەرەیەکە، قنە سیگارێکە، بە شوێنە خۆڵ و جێگەپێ و ئاسەواری ئەنگوسێکە. ئەمانە کۆ ئەکاتۆ تا بزانێ کێ ئەم کارەی کردگە. تۆ وەختێک ئەنچێ کە گوزارشە لە کورد بە جێماگە، ئەنچێ کە مەتنە بۆ کورد بە جێماگە بەڕەسی ئەەکەی تەکە زەخیرەیەکی بە میراتماگە ناوە ئینسانهایە کە دەستیان نەخواردوو، وەکو داپیرەکان و باوەپیرەکانە ئێمە کە لە ژێرە حەجمەیە پەروەردەوە دەستگاهە پەروەردەی دەوڵەتە ئێرانیان نەون، هەنووز یەکسری گزارشیان ئەدا و یەکسری مەفاهیمیان بەکار ئەورد کە مەفاهیمەکە ئیستا من معناداریەوە ئەەکەم بۆ ئێوە تا بفەهمن ئەم جەهانە کوردیە چه شکلی بوو. خۆ بابێنە سەرە ئەمیانە. پس جوولەکە و دەستگاهە نظامە سوڵتە وەختی گەلێکی و جەهانە کوردی لە بین بووە شێوەیەکی لەم جەهانە هێشتۆ وەلێ قەلبە مەعنای کرد. تەوەجۆ بکە، شێوەیەکی هێشتۆ قەلبە مەعنای کرد. مەسەڵەن تۆ بڕۆ هەر موتونێک کە ئەخوێنی تۆ کەلەماتە کلیدی وشە کلیدیەکانی واتە بیکێشە دەرەوە، تۆ ئەوێنی لەو مەتنە گەرەکێسی معنایەکی پێ بدا وەلێ نایگرێ، وەلێ بە زۆری تکرار و بە زۆری تکرار و بە زۆری دروستکردنی تەسویرە بۆ ئەمە تۆ شتێک ئەکەوێتە ناو زەهنت و دەرنەتیجە کەلەمەکە وەکو بۆمبێک خونسای بکەی، وشەکە وەکو بۆمبێک خونسای بکەی خونساکریاکە. بابێنە سەر ئەمە. سەرهەنگی دەودان ئەز کە ناومە من سەرهەنگی دەودان،
چەنی ئیرمانان مەگێڵم هەردەن چەنی ئیرمانان مەگێڵم هەردەن مەکۆشۆ پەرێ ئاوینە کوردان مەکۆشۆ پەرێ ئاوینی کوردان. ئەمە ئیستا خەریکە چێژی ئەمە خشتێک لە کەڵامێکە کە بەجێ ماگە و ئەم خشتە خەریکە گزارشێک ئەکات کە هیچ کەسێ تا ئەم دقیقە ئەوەی خۆی بە دینە عەلیوڵڵاهیە زانێ نعمەتوڵڵاهیە ئاتەش بەگیە ئەفزەلیە تەکیە حەیدەریە ئەلەویەکانە تورکیەس ئەلەویەکانە کوردەوارە داگیرکراوە لەلایەنە کۆرپۆریشنە سووریەس ناتوانێمتە بۆ معناکاتەوە ئەیواتە قنگەکێ ئەیواتە قنگە تەوەهمات و خورافات و چرت و پرت ناتوانێمتە بۆ معناکاتەوە. بزانە جوولەکە حسابی لەسەر ئێمە کردگە ئێمە بەغایەت ئەحمەقین و نافەهمین چه اتفاقی کەوتگە نافەهمین جەهانە کوردی چه شکلی بووگە بۆیە ئەم ئەتوانێ ئەمە منحرفی بکە فاسدی بکە کە ئێمە نەزانین چی بوو. تەوەجۆکەن سەرهەنگی دەودان سەرهەنگ یعنی چی؟ کەلەمەی سەرهەنگ وشەی سەرهەنگ هەنووز کە هەنووزە یەدیشە جوولەکە فارسی لە ساختارە حکوومەتیا بەکاریەوە. سەرهەنگ چییە؟ سەرهەنگ تەبدیل بووگە بە پلە و ڕوتبەیەکی نظامی بە ئینگلیسی بەرابەرەکەی وێتە کۆلۆنێل. بەڵام سوعال کە لە دانەیەکی فەسۆم لە دانەیەکی فارسیە یەدیش ئەرێ سەرهەنگ یعنی چی؟ یەژێ یعنی سەری هەنگ. هەنگ یعنی چی؟ یعنی جەمعە و دەستە یعنی چەندین دانە دەستە بە یەکۆ کۆبوونەوە ئەوێتۆ سەرهەنگ. ئێ واسە هەنگ یعنی چی؟ کام لە مشەخەسە لەگە هەنگ بیزە بە ئینگلیسی هەنگ زەردەواهڵەی هەنگوین دروستکەرە هەنگوین تەوەجۆ بکە هەنگوین هەنگ سەرهەنگ یعنی سەری هەنگەکان. کارە هەنگ چییە؟ کارە هەنگ گەڕانە بە شوێنە گوڵە جوان و جوانی و تەراوەتە مژینە شیرەکەیەسی کە چی دروست ئەکا کە هەنگەوین دروست ئەکا کەچی دروست ئەکا کە هەنگوین دروست ئەکا شیرینی دروست ئەکا. ئۆکەی خۆب تۆ لەگرا ئەفەهمی سەرهەنگ یعنی چی لە زوانە ئێمەوە لە جەهانە کوردیە. خۆب سەرهەنگ لەکوێ معنا ئەداتۆ لە ئیرمانان معنا ئەداتۆ. سەرهەنگە کێز ئەم سەرهەنگە کێس هەنگەکان کێن ئیرمانن ئیستا ئیرمان یعنی چی؟ ئۆکەی واتە سەرهەنگی دەودان ئەز کە ناومە من سەرهەنگی دەودان چەنی ئیرمانان مەگێڵم هەردەن لەگەڵ ئەوانەی کە ئیرمانن هەردەکان ئەگەڕێم یعنی گوستەرێ سەرزەمینی ئەپێوەم مەکۆشۆ پەرێ ئاوینی کوردان ئەکۆشم بۆ ئاینە کوردان شێوەی ژیانە کوردان. ئاینە کوردان ئاینە داڕشتنە دەسەڵاتە کوردیە حکوومەتە کوردیە کە پێژن ئاینە کوردان یعنی نەدینە خورافیە پەرستشیە کە تۆ دانیشی ماوەڕاو تەبیعێ بپەرسیسە دارە بەردە سەنگە خواز ئەڵاز کێز هیچ کامیان نییە. ئاینە کوردان وەختێ تێتە بەرۆ یعنی ساختارە دەوڵەتە کوردی ساختارە حکوومەتە کوردی ساختارە یارسەن نە یارستان یارسەن یار داڕشتن ئەم کۆمەڵگاسە ئیستا. خۆ پەس سەرهەنگ لەگرا یعنی سەری هەنگەکان ئەو کەسەی سەری وەسە هەنگ هەم سەری هەنگەکانە هەم سەری وەسە هەنگ وەکو سەر سوڵتان وەکو کەسێک کە سەری سوڵتانیە دیارە پێە سەری سوڵتانیە دیارە پێ کێس سەریار سەرسوار سەرهەنگ هەنگەکان کێن؟ ئەگەر وەبیرتان بێت
چەندی ساڵە ڕابردوو کە ئێمە دیبەیتمان ئەکرد و خەریکی شەقکردنەوەکە بووین کە دانایی بێ ناوانیا دەورانە ئیر. بزانن لۆگۆی ڕاپەڕین دوو کەڵە زەردەست. کەڵە زەردە سمبول نەماد و هیمای داناییە لە جەهانە کوردیە. دوو کەڵە ئێمە دوو کەڵە زەردەمان دانیاگە. لە ژێرە دەسە دوو کەڵە زەردەکە هەڵۆ و شێرمان دانیاگە نەمادە دەسەڵاتە ئینقیادگەر. نەمادە جوولەکە هەرتکی وا لە ژێرە دەسە کەڵە زەردەکانە کە نەمادە دانایی و هیمای دانایی کوردیە. تەوەجۆکەن دەورانە ئیر چ دەورانێکە؟ دەورانە ئیر دەوران وەختێکە کە ڕاو و ڕاوچی هەرتکیان هەن بە شوێنە یەکتریوە. یعنی ڕاو لە ڕاوچی دەرناچێ، ڕاو بە شوێن ڕاوچیە ئەگەڕێ، ڕاوچیش بە شوێنە ڕاوە ئەگەڕێ. ڕاو ئەگەڕێ کە ڕاوچی ڕاوی بکە، ڕاوچی ئەگەڕێ کە ڕاو بدۆزێتەوە ڕاوی بکە. هەرتکیان هەن بە شوێنە یەکتریە. دانایی ها بە شوێنە داناە، دانا ها بە شوێنە داناییە. ئەمە ئیرە. ئیرمان یعنی کەسە ئاوا. ئیرمان یعنی دانایە کە بە شوێنە داناییە گەڕێت. ئیرمانان یعنی ئەوان ئەو دانایانە کە بە شوێنە داناییە ئەگەڕێن. سەرهەنگ کێس هەنگ ئیرمانانن کە بە شوێنە داناییە ئەگەڕێن. دانایی وەسە چی؟ وەسە ئەو گوڵە زەریفانەی کە تۆ هەنگ ئەڕوا لە ناویانە شیرەکەیان ئەخوات و هەنگەوین ئەداتە دەرۆ. تەوەجۆکەن پس لەگرا سەرهەنگ سرە ئەم هەنگانە سە ئەم هەنگانەکێن ئیرمانانن. ئیرمانەکان کێن؟ ئیرمانەکان داناکان دنیای کوردین لە تیرە و تەوایف و قەبایل جۆرا و جۆر و زوانە جۆرا و جۆرە ئەم ئومەتە کوردیە. لەشکەر ناکێشێ، سەردارێ پەیدا ناوێ، شایە پەیان ناوێ وەکو چەنگیزە مۆغۆڵ، وەکو ئاتیلا، وەکو سعدە ئەبی وەقاس، وەکو ئەم چرت و پرتانەی کە ئەمانە تەحتە ناوە تاریخی یەهود نووسیک بۆ دانە قودرەت و دەسەڵات بەحسیەکەن. سوڵتانێ 4-5 نەفەر لە خۆی کۆکاتەوە حەملە ئەکاوە شمشێر خەڵکی بێرەتە ژێرە دەسەڵاتە خۆی. کەسیش نامێنێ ئەم حکوومەتی بەسەرۆ بکە. ئێژە تەموچینە چەنگیز ئەترسیا لە پشتۆ پەلاماری بن هەر کوێی ئەگەر گشتی ئەکوشت. دێم سەگباوکە بەسەر کێ حکوومەتی ئەکرد گشتی ئەکوشت. وڵا عەرەب حملەیان کرد خەڵکیان بە شمشێر کردە موسڵمان. دێ خەڵک کوژیاگە چۆن بووگەسەوە موسڵمان. مەگەر مشتێ مناڵ و بێشکە و هاڕیاگ و ژنەکانمانیان برد تەجاوزیان پێیان کرد کوشتن یان باوکەکانیشیان کوشت. ئەی کامە گەماڵ باوک بووە موسڵمان؟ معلوم نییە. دەیتۆ جەمعیەت کوژیاگە و گشتی تەجاوزی پێکریاگە و سوارە گشتی بووگن و دەی کێما بوویێتۆ موسڵمان؟ تۆ سەیرە ئەم ئستدلالاتە ئەحمەقانەی یەهود ساختە بکە تا تۆ حەزی پێ بکەی. پس لەگرا ئەو داستانە سوڵتان و ئەسکەنەر و حەملە ئەکا و سپاتێرێت و ئەیگرێت و حکوومەت ئەکا کولەن لە جەهانە کوردیا باتڵە. لە جەهانە کوردی چه ئەتفاقێکەکەوێ سەرڕای ئەمەی کەمە سەرزەمینە کوردەوارە ئەمانە ئینسانهاوی کوردین، ئینسانهاوی مخەیرە ئازادن. بزانە انقیاد لباب انفعالوتید، یعنی تو هیچ کاری ناکی کاورا قید خواب ملتو دسوپیت اوسیتو کوتو زنجیر لیخا ولی مقید بون، یعنی تو خود قید دیل خود قید دیل خود دبر اوی بتوانی سمره ام قید بگرید. پس ام قید اختیاری واتیا و تو خود حلی بشیرید. جهان کردی واسه اوکی. پس تو آل گرابو خاطری اوی بفهمی لجهان اختیار کردیا چون حکومت دروست کریاگە پەی ئەوەی بەمەی کە یەک دەوران ئیرێ موجودە، ئیرمان موجودە. لەناوە ئەم ئیرمانانە کە هەنگن سەرهەنگێک هەست، دانای دانایان هەست. سەیادە ئەزەل بنمان و هۆنەر پەیدا بوو شەوکەت شاو شیرین بەشەر. تەوەجۆ ئەکەن سەیادە ئەزەل ڕەنجە، ڕەنجە کە شاو شیرین بەشەر دەرتێرێ. کی ئەفەحمێ ئەمە دانای دانایانە؟ داناکان ئەفەحمن ئەمە دانای دانایانە. ئەناما بەقیێ مەردم
پەی بەمە ناون ما بەقێ مردم مەشغوڵە کارەکانە خۆیان و هەبوونە یەکسری ڕزاڵەتیشن کە هەر ئینسانی هەسی لە وجودیە وەکو حەسادەت و وەکو غەرەزوەرزی و وەکو فرەیەک چت وەکو دووربوونەوە لە حەقیقەت و حەزنەکردنە بە حەقیقەت و منفعەت تەڵەبی خۆ بەڵام لەناوە هەر بەشێکی جەمعیەتی و تایفە و ئێڵ و ئومەتە ببەخشن قەبیلە ومردمە یەکسری ئینسان مەوجودن کە دانای ئەو مردمەنە کێ تەشخیص ئەدا دانایان کێس داناکانە مردمەکان لذا ئەوەڵین ستارت ئەمەسە من ئەمە بەحس کردگەها لەو جێگەی کە ئەوسا پادشام نە دوونی یابی نە ئەرز نە سەما و نە سوڕەی یابی تەوزیح هەمداگە کە دانایان چۆن تێتە دەرەوە لە حەستکردن لە ئەحساسێکەوە کە ئێمە ئەزانین ئەواتف بە ئەحساسۆتێت یعنی ئەوەردەفە بە حرەکاتۆتێت یعنی ئێژێ ئەمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشادم دۆسە دووروڵات کەوت کەسە یادم بەر لەوەی زەهن بزانێ بەر لەوەی تۆ فکر بکەی تۆ لە خۆرپە دڵت لە لێدانە دڵت لە حرەکەتت دڵت لە تەزاهوراتت دڵت لەوەی کە زەرەبانە قەلبت تەپشە قەلبت لێدانە قەلبت فرەبووگە دڵت فرەبووگە تۆ ئەکەویتە بیرەکی ئەمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشاودم دڵ ناشاودە خەریکە ڕۆڕۆکردنە لێ ئەدات ناگەهان دۆسە دووروڵاوت کەوت کەسە بیرم تەکان ئەدا لە زەهنەتۆ و ئەو وەختە تۆ ئشراف پەیا ئەەکەی کە دۆسە دووروڵاتێکی شت بووگە بەس لە مۆقعی خەتەرا لە مۆقع هەر دەورانێکە اتفاقێکە ئەکە فێبۆدانێک ئەمەسە ئەم ئینسانە بەر لە گشتی خەوەردار ئەوێ کە خەریکە ئینحراف دروسەوێ خەریکە مشکڵ دروست ئەوێ و ئەم ئەیدا بە عەقلی و عەقلی مراجعە کاتەوە بە ئیرادەی ئەدەرونی ئەجەیحون دەرون زەمیر نەستی ئەزەمیرە ناخوداگاهی تا ئەو ئیرادە کەوا لە ناوە دوڕە و دوڕوا لە ناوە دەریاوی جەیحون دەرونە ئەو دوڕە بشکێنێ ئەو ئیرادە و بێتە دەرۆ و ئەو جار دانای دەوران زهورەکە بە سوورەتە حەقیقی و جەهەن حەقیقی و ئەوێتۆ بۆی ئەو غەیبخانەیە سەر ئەشکێنێت ئەو تێتە ناوە دنیاوی حەقیقی و ئەو جار ئەو ئەکەوێتە ڕێ ئەو فەریاد ئەکا و بەنگ دانایی بەرزەکاتۆ و دانایان ئەفەهمن ئەمە دەورانە ئیرە دانا و دانایی وانە شوێنە یەکتریە پس سەرهەنگ لەگرا سرە ئیرمانانە بۆیە ئێمە دەورانە ئیرمان تەواو کرد ئەوان چی ئەکەن هەردە بە هەردە ئەگەڕێن یعنی کوێ و بە کوێ و ئەگەڕێن تەیە جوغرافیایی ئەکەن تەیە سەرزەمینی ئەکەن بۆ ئەگەڕێن لە ناوە تەوائف و ئەگەڕێن لە ناوە قەبائل و لە ناوە مەردومانە سەرزەمینە کوردەوارە داناکەن هەڵەبژێرن داناکەن بەرەو ئەوان تێن و دانای دەوران و شای شیرین سوار وەسەن ڕێخر ئەم جەریانەسە تا چه اتفاقی بکەفێ تا بتوانن ئەو جار ستراکچەرە کۆمەلگای کوردەوار وەکو دروستکردنە بارەگاکان و لە بارەگاکانە جەمنشینی و لە جەمنشینیەکانە بیا و بەسکردن و لە بیا و بەسکردنە اتحاد سەرزەمینی لە دەسەڵاتە ئومەتە کوردی کە دەسەڵاتە ئاحادە مردمە کوردیە بەوجود بێت ئەمە نیشانەکەی وا لەکوێ ئەمە چۆن کەشف ئەکرێت چۆن پێی ئەورێت بەحسەکەین چۆن ئێمە ئێژین لە کەنارەکانە ئەمانەوە لە کەراچیەوە حتا دەریای ڕەش سەرزەمینە کوردەوار بووگە تۆ هەنووز کە هەنووزە جوولەکە وەختێ دەسیتێ ئەوات جوولەکە وەختێ سەرکاری ئەکا وەختی ئاوەژووی ئەکا بنێ نەم جنجەهانە کوردی و مەفاهیمەکەی بەجێ تێڵێتەوە چون ناتوانێت کولەم بیسڕێتەوە بۆیە تۆ ئەوێنی حتا 150 ساڵ 100 ساڵی پێشیش لە منتەقەی دەرسیم و لە منتەقەی حەڵەب و ئەوانە ئەهاتن بۆ کوێ بۆ منتەقەی داڵەهۆ بۆ حەل و فەسڵە مەسائلە خۆیان
حتا وەختێکیش کە کریا بوو بە تەکیە حتا وەختێکیش کە کریا بوو بە تەکیە ئیستا تێنە سەر ئەمە و ئەمە بە وزوح بەحسەکەین کە چه اتفاقی کەوت پس تۆ ئەگەر ئیستا پەیت برد شێوەیە دروستکردنە جەهانە کوردی و دەسەڵاتە کوردی چه شکلی بووگە ئەفەهمی کە ئەمە اختیاری واتە ئیجباری تیان نیە جەبری تیان نییە و بۆ ئەم اختیارە سەختترین ڕێگە انتخاب کریاگە سەختترین ڕێگە ئێمە وتمان شێوەیە تەفەککورە کوردی چه شکلی بوو زهور دانای دەوران بوو لەبەر خاتری ئەوەی بێت ناموسەکان ئەبدەیت کاتۆ لەبەر ئەوەی بتوانێ ئەوەی کە هارمۆنیە جامعەیەک ئەواتە بەرەو لە تەحەوڵاتێکا کەوا لەسەر ڕێگا ئەم بتوانێت بە ڕۆژی بکاتەوە تەوەجۆکەن لەگرا ئێمە بە مەوزوعاتێکی تر ئەخۆین کە پێی ئەگەین و دەرمۆردی بەحسەکەین پس اتفاق گەورەیە کە لەگرا کەوت ئەوەی کە هات پەلامارە ئێمەیدا زانی دەست لە چیەوە پس هات چی کرد هات شریعەتی هاورد شریعەتی بە چی هاورد بارگاکان جەهانە کوردی قەلب کرد تەبدیلی بەدین کردن سنەتێکی تری هاورد نەریتێکی تری هاورد سەواری کرد بە نەریتە کوردی سەری لە خەڵک شاوەند بۆ ئەمە چه اتفاقی کەوت بڕێ بنەماڵەی دروست کرد بزانە ئەگەر ئەوسا دانای دەوران خۆی زهوری ئەکرد و بە دانایی و بە بانگەوازێک کە ئەی کرد و بە چڕین حەقیقەتێک کە ئەی کرد ما بەقێ داناکان کە بە شوێنە دانایە ئەگەڕیان لێ ئەهاڵیانە و ئەم ئەوە سەرهەنگ و هەنگەکان هەردە بە هەردە ئەگەڕیان تا ئەستقرار ئەم دەسەڵاتیانە ئەکرد هاتن ئەمیانە هەک کرد و کردیان بە سوورەتە مەوروسی و شکڵە ئەم دانایانە تەغییردا بە زهورە پێغەمبەری بە زهورە چی؟ بە زهورە خاسەخوا شیوخ نائب وەلی و ئالەگراتۆ ئەوێنی لە بازاڕە مەکارەیە ئەمانە لە دووکانە ئەمانە دەیان جۆر تەکیە نشینی و قەلەندەری و دەروێشی و سۆفیگەری سەردەرتێری بۆ خاتری ئەمە بزانن من بارها ئەم قسەمە کردگە ئەمما وەکو شتێشێ وردوازیەکەی تا خەڵک بفەهمێ یەک دانە مسلمان وا لە ژێرە نفوزە یەهودی نێ لە ژێرە دەسەن مسلمانە چۆن منزورەکەم چییە لەمە بزانن وەختی تۆ لەسەر ڕەچەڵەکە چیرۆکە داستانە ڕەوایەتە یەهودیەت شعباتی لێ دروست ئەەکەی تەمامە ئەمانەیشێ بگەڕێنەوە سەرچاوە بەڵام یەهودیەت ناڕواتە ژێرە بارە ئەوان بزانن هەنووز کە هەنووزە لە ئەدیانە ئیبراهیمیە یەهودی مهمترین دینە چون یەهود بزانە هەر ئەم ئیسلامە کە ڕەوایەتێکە لە یەهودیەت هاوریاگە یعنی ئەم ئیسلامی کە ئەمڕۆ گزارش ئەکرێتە من کارم بە پێغەمبەر ئیسلام و محەممەد نییە هەر ئەم ئیسلامە ماجرای 10 فەرمانە موسای قبوڵە لە 10 فەرمانە ئێژن چی ئێژن 10 فەرمانە ئەخلاقی لەلایەن خوا دریا بە بەشەردەنا بەشەر نێزانی پس ئەگەر ئەخلاق مەسیحی و ئەخلاق ئیسلامی موجودە لە 10 فەرمانەکەی موساوەتێت تۆجۆکەن وەلێ لەگرا یەک اتفاقەکە فێ یەهودی کە یەهودی ئەمێنێتەوە وەلێ مسلمان و مەسیحی نۆکەری یەهودین شتێ قێزەونتر لە ئەون ئەو خۆی ئاغاز ما بەخێنۆکەن وەسە چی وەسە پەناهەندەیە کە بڕاتە مەسەڵەن وەسە پەناهەندەهایەکە لە کرێکارانێکە لە هندوستان و پاکستان هاوریانە بریتانیا لە ئەرجەزایر بریانە فەڕەنسا دروسە ئەمانە خەریکن فەڕەنسا دروست ئەکەن دروسە پاسپۆرتە فەڕەنسەویان پێدریاگە بەڵام هەر خارجین هەر بۆ گەنن هەر ڕۆکەرن وەکو ئەو کەسانەی بەناوە تورک کە بریانە ئاڵمان وەکۆوانەی کەوانە ئینگلیسا
ئەمانە هیچ وەخت ناون و ئینگلیسی، هیچ وەخت ناون و ئاڵمانی، هیچ وەخت ناون و فەڕەنسەی، بۆ خاتری ئەوەی یەشێ بوون و چی یەشێ بوون و بەردەن پەستن مەقامە خواردترێکیانەست وەکو ڕەشەکانە ئەمریکا. ڕەشەکانە ئەمریکا هیچ وەخت ناتوان داعای سەرزەمینی لە ئەمریکا بکەن، یعنی خۆیشیان ئەقلیان پێی ناگە، خۆیان بە ساحێەوە سەرزەمینە نازانن، چون بە شمشێر نەچووگن فەتحی بکەن، بە زۆر بریاگنە ئەوێ کە نۆکەری بکەن. ئیسێکە وەختی ئێعترازیان ئەس ئەڕۆن دوکان تاڵانەکەن، ئەڕۆن دزی ئەکەن، ئێژی لە جەرگە خۆیانەوە ڕەنەژی لە گیرفانی هاوسێ ئەیوەڕن، بابا سروەتە ئەم سەرزەمینە هەنە خوەتە، تۆ چۆن لەم گیرفان ئەی دزیەکەیتە ئەو گیرفان، بۆیە تۆ ئەوێنی چەرمگەکان ئەڕۆن پارلەمان ئەگرن، کۆنگرەسە ئەمریکا ئەگرن، چون خۆیان بە ساحەوەم سەرزەمی نازانن. تەوەجۆکەن پس با بزانی ئەوەی کە فرەقە خروج ئەکا و لەسەر ڕەوایەتە زهور و حلول و هاتنەوەی خوا و چوونە خوا ناو بەدەن و جسمیت پەیداکردن خوا و داگرتنی بە خوارۆ و بە سوورەتە مەسیح و ماشیع و ئەمانەتی گشتی داستانە جوولەکەس و گشتی ئەڕواتە گیرفانە جوولەکە، گشتی ئەڕواتە ژێرە نەزمێک کە جوولەکە دروسی ئەکا. بزانن بۆ خاتری ئەوەی لەمە خاستر تێبگەن. ئیاڵەتە متحدەیە ئەمریکا یعنی ئستەیت های جۆرا و جۆرێک، دەوڵەت های جۆرا و جۆرێک کە لەگەڵ یەکتریا ئەتحادیان کردگە. درستە؟ ئەسەن مهم نییە تۆ لە ئیاڵەتە مەسەڵەن میشیگانە مەسەلەن تۆ چ کارەی کاتۆلیکی پرۆتستانیت، یەهودیە کابالاییت، ڕەشی سووری، ئەمە حەسە مهم نییە. مهم ئەوەسە تۆ ئیستەوایتە ژێرە حکوومەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا، بەشێکی لە ئەوە خەراج گوزارە ئەوەیتەوە هێزی پێدەی. ئەمە مهم نییە تۆ مسلمانی فکرەکەی تەزادی هەستەکە یەهودیە، گفتمانە ئیسلام گفتمانە یەهودیە. ئەم شەڕە زەرگەڕیە لەسەر دیوارەکە و بەردەکەی تەختە ساڵ، ئەمە گشتی سابت یەکام شتە هەست. سڵێمانێ بووگە و داویە بووگە و دەسەڵاتی یەهودیە بووگە و شتە قەشەنگێکە و ئەم دنیانە گرتەگە. پس ئێمە یەک نەریتمان بوو، نەریتە کوردی، یەک ناموسمان بوو، ناموسە کوردی. جوولەکە هاچی کرد؟ جوولەکە دەیان نەریتی هاوردە سەرزەمینە ئێمە، دەیان نەریتی هاورد. ئیزەدی دروست کرد، عەلی وڵایی دروست کرد، یەهودی جۆرا و جۆری دروست کرد، ئەرمەنی دروست کرد، تورکەمەنی دروست کرد، تورکە خەزەریە یەهودی دروست کرد، شیعەی ئانوسی دروست کرد، شیعەی غوڵاتی دروست کرد، تەکایای نێعمەتوڵایی دروست کرد، مشەشعی دروست کرد، تەکایای بەکتاشی دروست کرد، تەکایای عەلەوی دروست کرد، تەکایای عەلی ئەڵڵاهی دروست کرد، تەکایای نەقشبەندی دروست کرد، تەکایای بەهایی دروست کرد. تەوەجۆ ئەکەی دای لە سەرزەمینە ئێمە بە هاوردنە سنەت و جۆرا و جۆر. بۆ چون تۆ نەتوانی ئیتر بارەگا سازی بکەی، تۆ نەتوانی ئیتر دانای دەوران بێری، بەڵکو هۆڤیەت بچێ بە قاڵە بچی، قاڵە بە هاوردنە سنەتانە جۆرا و جۆر. ئەلا ڕقمە ئەمەی کە ئەمانە سنەتە جۆرا و جۆر تێرن، هەنووز کە هەنووزە ناموسە کوردی ئەمێنێت و مقاومەت ئەکا، وەلی یەک اتفاقە خراو بۆ ناموسە کوردیەکەوێ. ئیتر داناییە دەوران نایێت، ئیتر ئابدەیت ناکرێت و قەتیس ئەمێنێ لە 300 ساڵە ڕابردوو، قەتیس ئەمێنێتەوە. چی تێ جێگە ئەکاوە خۆی خاتە جێگەی نەریت؟ شەریعەتە ئیسلامی لە تەکیە تەکایاوە، شەریعە جو ئیسلامی بەڕەوایەت های جۆرا و جۆرۆ، عەلەویەت، بەکتاشیەت، قزڵباخشیەت، بە شێوەیە نەقشبەندیە، سۆهرەوەردیە، قادریە، تێت ئەدا لە بنەمایە سنەتەکانە کۆمەلگای کوردەوار و ئەمە ئاغازە گەوجکردن قەتیسماگی و لە قورچەقینە کورد و جەهانە کوردە. ئەوێتۆ مەڵغەمە، ئەوێتۆ حەلیم. پس لەگرا ناگەهان تەفاوت دروست ئەوێ، فەرق دروست ئەوێ. ئەم قەلەندەرە فڵانە جێگەز، ئەو قەلەندەرە فڵانە جێگەز، ئەم دەروێشە فڵانە جێگەز، ئەو سۆفی فڵانە جێگەز، و گشتیشیان کۆیان ئەەکەیتۆ فەرماندەهی عەسڵیان یەهودیە. فەرماندەهی عەسڵی یەهودیە. هەروە کە
وەختی دانایان کورد هەردە بە هەردە ئەگێڵێن پەی ئاینە کوردان سەرهەنگ لەگەڵ هەنگەکانە ئەگەڕیا و ئەو جار حکوومەتە کوردی هاتە دەرەوە ئەم دەحفە ئەمانە هاتن ئەمیانە بە سوورەتە بنەماڵە زهوردا بنەماڵەیە ئاتەشبەگی بنەماڵەیە ئەفزەلی بنەماڵەیە حەیدەری بنەماڵەیە نەقشبەندیە بارزانیەکان لەسەر تەمامە خەلیفەیەکە لە نەقشبەندی هاتە دەرەوە تەمامە خەلیفە و دەراوێشە تاڵەبانی جەلکەی تاڵەبانی لەکوێوە هاتە دەرەوە جەلکە ورگە لە تاڵەبانی کێن بنەماڵەیە قادرین ئەی بارزانیە حیسکێز بنەماڵەیە ئەولسەلامە بارزانە ئەولسەلام چ کارە بوو شێخە سپێونە نەقشبەندی کارمەندە جوولەکەس ئێستا حاڵیتان بوو چ خەوەرە لەم سەرزەمینە ئێمە پس چۆن ئەم سەرزەمینە ئەگیرێ نابوو دەکرێت هەروە کە ئێمە دەوڵەتە کوردیمان داانیا هەروە هاتن ئاوەژۆیان کردو هەروە ئاوەژۆیان کردو سنەتەکانە ئێمە تێکەڵ بوو تێکەڵیان کرد دەرەجی کاورا گەوج بوو لەم سەرزەمینە بگەڕێن لە ناوە مەفاهیمە ئومەتە کوردیا گەشتی مەوجودە لە ناوە قەبایلە مختلفە لە سفیدخانی لە شاوی شیرین شێوە بوون شاوی شیرین سوار بوون شاوی بەرزەمل بوون دەستدار بوون کەسدار بوون جەمنشینی جەمامنشین گەشتی مەوجودە چون ئەمە ساختارە حکوومەتیە نەدین بە معنای اعتقادە بە سەرچاوەیە مەتافیزیکی و دەرخستنە خۆی لە یەکسری شەرایع و لە یەکسری مەناسکە بۆ عیبادەتکردن ئەمە اتفاقە کاف پس تۆ ئەوێنی دەوڵەتە کوردی کە بە شێوەی ئاغازینی پەیدابوونە دانای دەورانە و دانای دەوران لەلایەنە دانایان و لە ئیرمانیە پەیا ئەو و ئەمانە سەرهەنگ و هەنگەکان هەردە بە هەردە لە سەرزەمینە کوردەوارە ئەگەڕیان و دانایانە قەوم و دانایانە قەبائیل کۆ ئەبوونۆ و چه اتفاقێکیانە کرد بیا و بەسیانە کرد تا ژیان بیا و بەس دەست پێەکە بۆ خاتر بیا و بەسکردن ئەوەی کە ئەمڕۆ پێ ئێژن سنۆقە دەنگدان ئەو تێ هەڵدریاگیە لێو دو ئەوێت ئەوە بیا و بەسە کوردی بوو تەوەجۆکەی دانە بە دانە هاتن بیا و بەسیانە کرد و گوێزیان ئەشکاند بیا و بەسیانە کرد و گوێزیان ئەشکاند لەگەڵ دانایان خۆیانە وە لە ناو جەمەکانە کەڵام ئەهاتە دەرەوە تا نەوع مەواجهە و نەوع ئەتحادەکە دروست بوێت پێگەیە حکوومەت لەکوێ بوو پێگەیە حکوومەت لە شاخاوی ترین بەشەکانە کوردەوار بوو کە نیشانەی عەزەمەتە تەبیعەت بوو بزانە ئینسانە کوردی عەزەمەتە خۆی لە عەزەمەتە تەبیعەتە ئاوێنێتەوە بۆیە ئینسانە کوردی سعی نەکرد لە ئینقیادا عەبد دروستکە کە عەبدێ بوتێ بپەرەسێ من لە شێوەی شارەکانە بەحسم کرد شارە ئەوروپایی بە دروستکردنە قەلعەکان دروست ئەوێت ئەکسەریەتیان یعنی یە بەگێ یە حاوسێ حاوس ئاف لۆردێ حاوس ئاف وینزۆرێ بۆ خۆی چوارچەوەیەکی دروستە کرد و خەڵکەکەی خستە ناوی لەبەرەوەی حەملەی پێ نەکەن لە سەرزەمینە کوردەوارە فەرقیە کردوانە بوو شار پێگەی تەجەموعیە جەمیەت کە بوو هیچ بارەگاهە حکوومەتیە حکوومەتە ئەختیارە کوردی ئەچووە زەریفتەرین شاخاویتەرین قەشەنگتەرین کە ئینسان تەماشای ئەم عەزەمەتە ئەکا حەیرانە ئەم عەزەمەت و شکۆ ئەوێ و حەزی پێکە لەذا شا سەن ناڕواتە ناوە قەسری خۆنیە ماڵێک یەزوەکو ماڵی ما بەقیە خەڵکی ئەی چی عەزەمەتەکەی پێگەی سەرزەمین پێگەی حکوومەتیە تەبیعەتەکە و کەوا لە ناویە بۆیە منتەقەیە هەورامان انتخاب ئەکرێت و لەوێ حکوومەت ئەکرێت حکوومەتە خۆیان حکوومەتێک کە خۆیان ئەساسیان داگە ساختاریان داگە و وەکو قەلبە تەپەندەی ئەم ئۆرگانیزمە خەریکە پۆمپاژ خوێن ئەکا بەم لەشە و بەم ئۆرگانیزمە تەوەجۆکەن بۆیە
ئەگەر ئاوا تەوەجۆ بکەین کە دانایی لە مەغزۆ لە بەرزایی و تێبەرە و خوار و بڵاو ئەبێتۆ و تەمامە سیگناڵەکان تێڕاتەوە بەرەو مەغز تۆ هەستە بە ئازارەکەی بە دەردەکەی بە شادیەکەی بە خۆشیەکەی تۆ فکرەکەی تۆ دقیقەن ئەوانە ئێشێ بڕۆنە ئەو بەرزاییە تۆجۆکەن کە حکمە مەغزیان بوێت نەبەوەی کە سڵتە بکەن مەغز بەشێکە لە بەدەن مەغز حکوومەت بەسەر دەسا ناکات بەو معناکە بە عبودیەتی بکێشێت ئەمە ئەم شێوە بوو کە لە جەهانە کوردیە دانەریە پس ئەم حکوومەتە چۆن دانەریە بە یاریکردن شاریار با بزانی ئەم زوانەیە دیشە فارسیە ئەم کەلەماتەی دزیگە حج معنایەکی تری بۆی نیە ناتوانێ معنای کاتۆ مثالتان بۆ لێ بەم فەرهەنگ یانی چی فەرهەنگ یانی چی فارسیە یعنی چی یعنی لە فەڕەوەتێ لە فەڕەی ئیزەدی فەڕە یعنی چی فەڕە یعنی چی حج معنایەکی نییە فەڕە چۆن معنا پێیاکە لە چیرۆکە زەرتشتیەتە حج کەسیش نازانی یعنی چی یعنی سایەی خوا یعنی شکۆی خوا شکۆی ئەهرۆمەزدا چێرکە جوولەکەی نادروست تەمامە کەلەماتێک کە مهم بووگە لە ئێمە بردگەسی قەت بە معنای کردگە حج معنایەکی نییە بە فارسی ئەی فەڕ یعنی چی بە زوانەیەوە بە جافی بە موکریانی یعنی چی فەڕ یعنی جوستوجو یعنی ئەوە بڕۆم فەڕێ لێبە بە شوێنە فڵانە کەسە خب ئیستا فەڕ و هەنگەوێت و چی یعنی جوستوجوی هەنگ لەکوێ لەسەر جوانیەکانە نەماد جوانی چییە قەشەنگتەری نەماد لە بۆن خۆشی لە جوانی چییە گوڵە مە گوڵ نییە مەگەر ئیستەیشە خەڵکی لەم ئوروپایشە گوڵ ناخاتە سەر مێزەکەی مەگەر نایوا بۆ خەڵکی مەگەر تۆ وەختی ئەڕۆی بۆ لای مەعشوق گوڵی بۆ ناوەی مەگەر تەمامە جوانی لە گوڵاتەش نەبووگە بە سەمبولاوە فەرهەنگ یعنی چی یعنی فەڕێکە هەنگێکە بەسەر گوڵەکانە تا شیرە بکێشێ و شیرینی بداتە دەرەوە هەنگوین بداتە دەرەوە یعنی فەرهەنگ کولتور یعنی چی کولتور ئەی فەرهەنگ بە فارسی یعنی چی ئەی سەرهەنگ بە فارسی یعنی چی ناوێنی معنی نییە ئەمە پێژن جینۆلۆژیە مەفاهیمێک کە لە داستانێکە معنا ئەدا ولی لە داستانە فارسی و جوولەکە حج معنایە نادا حج معنایەکی نییە ئیستا ئێوە دانیستان وەختی ئێژێ سەرهەنگی دەودان ئەز کەناو مەمەن سەرهەنگی دەودان چەنی ئیرمانەن مەگێڵەم هەردان مەکۆشۆ پەرێ ئاوینی کوردان ئادەی بە فاسۆمی بە یەهود بێرن بزانم سەرهەنگ یعنی چی یعنی ڕوتبەی نظامی یعنی هەنگە سوارە ئەی بە فارسی هەنگ ئەوێتە چی زەمبورە عەسەل هەنگ چ معنایەکی هەست لە فارسیە نسی هیچ معنایەکی نییە دەستە جەمع چی کەر وڵاغ قاتل هێسر سوچەڕ مەیمون قالۆنچە دەسەی چی پس تۆ لەگرا ئەفەهمید کە ئەمە ساختارە حکوومەتیە تۆ سەرسەوارە بۆ چییە لە دینە بۆ چیتە لە کاتێکا دینەکە و بەحسی فەتح و فتوح ناکە بۆ چیتە سەر سوار یعنی چی سوارکار یعنی چی چه کاربردێکی هەست
بزانن هەر ئەم فەڕە بە معنای جستجو کریاگە بەناو لە فارسیانێ نەقە یەکتریوە. فەرناز یعنی چی؟ یعنی چی فەرناز؟ یعنی ناوزە جستجوگەر وەزوانە جافی، وەزوانە گۆرانی، وەزوانە هەورامی، یعنی ناوزێک کە ئەگەڕێ جستجو ئەکا. فەرناز ئەی بە فارسی یعنی چی؟ بڕۆ سەر دەستگاه جوولەکە سازە زەرتشتی بازی، یعنی چی؟ یعنی نازێک کە لە خەمزەی خواوەتی. ئەرێ یعنی چی فەرناز؟ تەوەجۆ فەرمونون پس تۆ ئەوێنین لەگرام اتفاقێکی گەورە کەوتگە کە ئێوە ئێشێ بفەهمن دیبەیتەکانە ڕاپەڕین چه معنایەکەدا. وەختی ئێمە تیکە بە تیکە بەحسە جەهانە کوردیەکەین خەریکی نێژینەم حکوومەتە کوردی چ شکلی و تا تۆ وەبیرە بێت تۆ چ شکلی و تا تۆ بفەهمی چ شکلی و تۆ ئیسێشە قساکە کاورایژی چی بکەم بووم بە ئەندامە کێ دەنگ بە کێ بەم وڵات دەنگە پێ نادەم چاودەرهات دەنگ نادەی. ئەی خۆ ئێمە لەگەڵ جیهانێ قیادە کار ناکەین. تۆ حیزبدانی ڕێکخراوەدانی دەی من چی بکەم؟ تۆ چی ئەەکەی هێزە داگە بە دەوڵەتە ئێرانی؟ چی ئەەکەی هێزە داگە بە دەوڵەتە عێراقی؟ ئەوە مەکە. خواتوە لە جامعەکەتە یاری بکە. و من تێمە سەرە ئەمە من ئێشێ ئەمە بکەمەوە تا یاران بفەهمن سەرسواران سەریاران بفەهمن منزورم چییە. با من مثالێک بەم پێتان بزانن وەختی جەهانە کوردی نەما وەختی حکوومەتە کوردیان لەبین برد و بەشی و هاتن کۆپیە ئەمەیانە کرد بەچی کردیان بە تەکیە و خانەقا و سۆفیگەری و سنەتهای تریان هاورد و کولن ساختارە سیاسیان لەبین برد و ساختارە زندگی اجتماعیان لەبین برد بە فڕەدانە سنەتەکانە مختلف ئەناویە چه اتفاقی کەوت جەهانە کوردی مستەتەر بوو و جەهانە کوردی غەیب بوو. ئەمما یەکسری چت ماوە ساختارە تەبیعی جامعەی کوردی ماوە ولی ئەم ساختارە مەشیە هدایەت کریایە تا تبدیل بە حێزە جەمعیەوێ. ئەو سەریانە کودا وەکو ئەها حیوانێ سەرەوڕی مامرێ سەرەوڕی سەری کە ئەوڕی باڵەکانی هەر لێ ئەدا ئەها بەریدەن هەر پەلە قاژە ئەکا ما بەقی ئەنداموارەکانە کۆمەلگای کوردەوار هەرمان لە تەرکیباتە هەزاران ساڵەیەکا کە بوون. بزانە دەوڵەتە کوردی ئەهات نەزمی ئەدا بەمانەی کە خەریک بوون بە سوورەتە تەبیعی ئەڕووی نەزمی ئەدا هاواهەنگیتیانە دروست ئەکرد تا قودرەتی لە یەکێشادەر و سەرەکەیان کوتا و هەزار پەلیان کرد. چی ماوە؟ ساختارە تەقسیمات اجتماعی ماوە، نسبەتە خوێنی و سەبەبی ماوە، چۆنیەتی قودرەتە عشیرەی ماوە و حاکمیت اتفاقا لەمە استفادەی کرد بۆ نابودیە زیاتر، بۆ نابودیە زیاترە مەردم و بۆ منشەقکردنەوەی زیاتر. بۆیە من لە دیبەیتەکەی ترا تێم بە خەسی ئەمانە بەحسەکەم کە چه اتفاقی کەوت، چیتان لێ قۆمیا، چیمان لێ قۆمیا و بەرەبەرە هەرچی دەسەڵاتە لێمان گیریا و ئێمە دەسەڵاتەکەمان کردە پەیکەرەیە نووسینگە کۆرپۆریشن و حکوومەت. ئەم اتفاق کەوت ئێمە وامان کرد. حکوومەت وەسە چی؟ حکوومەت وەسە زالوویە لەو سەرە دانیشت دەمی خستە دەمارەکانمان، هەرچی خوێنمان بوو وردە مژی ئیستا هەرچی خوێنە ها بەلای ئەوە ئێمە بێخوێنین چاوەڕوێن کە ئەو تەزریقی بکە ئەو دەسەڵاتە گشتمانی مژی دەسەڵاتەکەی کۆی کردو لە دەسە خۆیە و ئیستا ئەو جۆرە کە مەیلی بوێ خوێنەکە داڕژێنێت و چووە لە دەسە خۆیە. تەوەجۆ فەرمونون و ئێمە تین ئەمە بەحسەکەین بۆیە خەڵکی گێجە خەڵکی نازانێ بزانە کاورە ڕووەکاتە ئێمەژێ و چ پلانێکتان واپێ، یعنی چی پلانێکمان واپێ؟ بۆچی تۆ فکرەکە ئێمە مهندسین دکتۆرین لە دانشگای حیز و هاتکینە دەرەوە حکوومەتین بێن بێژین ئێمە ئەزانین ئێوە چۆن سەعادەتمەندەون نە ئێوە خۆتان نەزانن چۆن سەعادەتمەندەون، ئێمە گشتمان وەیەک و ئەزانین چۆن سەعادەتمەندەوین.
گشتمان ئەزانین گشتمان بیر لە سەعادەت خۆمان ئەەکەینەوە و گشتمان باشترین شێوەی سەعادەتمەندی هەڵەبژێرین ئێوە دەرەچن گەرەکتانە پەیمان گشتی بۆتان دانێت ئەتۆ خجاڵت ناکێشی چۆن من بێم لە بەشە زەندگیە تۆ بۆ تۆی داڕژێنم تۆ خۆت هیچ سەهمێکەتیانەوێ وڵاو چیەکەی ئەو گەرەکمانە تێبگەی گەرەک نییە تێبگەی چاو دەرەهات خۆ منم گەرەکە تۆ تێگەێنم تۆ ئێشە متەوەجه نەقشە خۆت بوویت تو ئێشە متەوەجه نەقشە خۆت بووی کاوراتێتە لای ئێمە ئەوە نەزەرتان چێ دەرمەوردی و نەزەرمان چێ دەرمەوردەوە یعنی چی ئەی تۆ خۆت نەزەرت چێ تۆ خۆت نەزەرە نییە نێست ئەی تۆ چکارەی هاتکی تاگرا من چی پێ بکەم بوو خوازم ئەژی شوم پێکە ئەو چێنە تەڵام بۆکەی تو لێمە دەی وەشی لێمە دەی تو ئەو خانوەکەم هەرمێنێ و مەعاشەکەم پێ دەیت تو بابەجان ئەمە کۆمەلگاس حاڵیتە هێز هەنە ئێمەس سروەت هەنە ئێمەس قودرەت هەنە ئێمەس و بۆ ئەمە ئێشە تەدبیرە گشتمانی تیاوێت گشتمان قۆڵ هەڵماری من خەریکم باسە شێوەی حکوومەت کوردیت بۆ ئەەکەم وەختێ ئێژێ چەنی ئیرمانان مەگێڵیم هەردان مەکۆشیم پەرێ ئاینە کوردان یعنی چی؟ یعنی چی ئەمە؟ تەبلیغ خوا ئەکەین یا خەریکین ساختارە حکوومەتەکە بتەو ئەکەین و بیا و بەس ئەگرین بۆی شمشێر ناکێشین سوار ناهۆین خەڵکی ناقێنەژێ خەڵک بە قەتڵ و عام ناگرین بەڵکو هێزە جەمعی دروست ئەکەین دەسەڵاتە جەمعی دروست ئەکەین تۆ فکرەکەی ئێشێ حیزب دروستکەی کاورای بکەیتەوە پێشمەرگە ئەسڵحە بەیتە چه قەڵەتێکەکە پێشمەرگە چه قەڵەتێکەکە وڵاو خەریکین کارەکەین و تەنزیماتە و شعارە نووسنە قەیدیوار مەرتی کە زندگی حەوزەی ژیانە ئینسانیە حاڵیتە قدرەت حەوزەی ژیانە ئینسانیە تیکە بە تیکەیشە بیگرینە دەسەوە بیهێنینەوە ئەو دەسەڵاتە وا بریاگە دێمان خۆمان دامان بیهێنینەوە و من ئەمە بەحسەکەم تا تۆ بفەمی ڕۆڵە تۆ چییە تا تۆ بفەمی تۆ کەی بە عنوانی یارە ئەم سەرزەمینە بە تۆ ئەوێنی تەمامە ئەم کەلەماتە کە مەوجودە لەناو ئەم سەرزەمینە ئێمە لە دەستگاهە فکریە کوردیە مەعنا ئەدات ئەمانە شا ئەوەن ئەینێنە قنە شێخێکی نەقشبەندیە و شێخێکی قادریە ناگەهان بۆ گەنە چڵکنێکی قادریە ئەوێت و شا نازانم فڵانە کەس شابیسانە کەس لەبەرەوەی مەفهومە شا فاسدکەن بعد ئەڕۆن حەمەڕزای پەهلەوی بۆ تێرەنەیکەن و شا بعد پێژن شاهەن شا ئێ حەمەڕزا پەهلەوی شاهەنشای کیس شاهەنشای شای نەقشبەندیە شاهەنشای شای قادریەس شاهەنشای شای عەلیوڵڵاهیە شاهەنشای شای نەعمەتوڵڵاهیە شاهەنشای شای شیعەیە ئانوسیە تەوەجۆکەی چۆن مەفاهیمە ئێمە دزن چی پێ ئەکەن چۆن تەمەدونە ئێمەیان دزی حەکیان کرد جەماعەتی یەهودی بۆ خاتری بۆی سوارە کورەیە زەمین بوون و تەمەدونە ئێمەیان لە ئێمە دزی و ئێمە قەتیس و بێدەسەڵات و هاڕیاگ ماینەوە بۆیە ئەمڕۆ کاورا ڕوو لە ئێمەکە هیچ تەسەورێکی لە جەهانە کوردیە خۆی نییە بۆیە ئەچەسپێوە شەرواڵەکەیوە و ئەمەسە ئەم شەواڵەسە کورە نەمەرتی کە داستانێکی ترە وا لە ئیرمانیە وا لە بیا و بەسا وا لە جەمنشینیە وا لە بارگاسازیە حاڵیتان ئەمانە معنی هەست ئێمە دەسەڵاتە نظامە سوڵتەی جەهانی تەختەوازە ئەکەین هەر لەناو ئەم سەرزەمینی ئێمە هەر کەسێک گەرێکی گە ڕووداری بکات تەختەوازەمان کردگە یعنی ڕۆخاندن تەختەوازەکردن تەختەزانە مردموگە تەختەزانە یارانە ئەم سەرزەمینوگە بۆیە دەستگاهە ئێمە یار بۆیە تو یارت هەست یاریکردنت هەست داتخوا یاریم کە معنای هەست وەلە چه معنایەکی هەست لای کەسانێکی ترۆ هیچ جوولەکە سیستەماتیک دای لێی هات بردی خستیە ناوە مەقامە قەلەندەری و دەروێشی و سپێونی و ڕشکنی و سیخبازی و شێخ نادرۆستبازی گشتیشان شغڵیان ئەم کارانەسە نوشتە نووسی و دوعاونووسی و هەسێرەکەی داود و جادوویە یەهودیەت
پس تۆ ئاسەوارە دەوڵەتە کوردی لەکوێ ئەوێنی؟ لە قەلب بارەگاکانە ئەیوێنی. تۆ ئەوێنی لە ئیمتدادە کەراچی تا منتەهاوە ئەلەیهە بەنادرە دەریای مەدیتەرانە و بەنادرە دەریای سیا بارەگا مەوجودە و لە سەر و قن کریاگەسۆ ساحێوەکە یەکێکی ترە. کەس مشتێ شیوخە تێ هەڵدریاگ و میرە ئیزەدیەکان نەخوەی، میرە بەکتاشیەکان نەخوەی، سەیە کاکەیی، سەیە ئەحلە حەق، سەیە براکە کەڵاو بەردار. ئەمانە مشتێ جوولەکە بوون کە جەهانە کوردیان وا حەق کرد، دەوڵەتە کوردی وا کەوت سوورەتەکەیان گۆڕی. وەلذا بەر بە زوهورە دانایە دەوران گیریا و ئەم اتفاقە نامەیمونە لە سەرزەمینە ئێمە کەوت کە کەوت. دیبەیتە ئایەندە من تێمە سەرە ئەوەی کە ئیستە یارانە کوردەوار ئێشێ چی بکەن، چۆن بەرخورد بکەن. ئاغای ئومیدە عزەتی بۆ خاتریەوەی قسەکەت ئینحراف دروست نەکە ئەلە حەق جوولەکە نیەن، تەکیە سەی براکە وابەستە بە جوولەکەس. با بزانی اتفاقا ئەوانەی کە مەجبور بوون هەر لە مەتنە ساختارە دەوڵەتە کوردیەکە ئینحراف دینیان بۆ دروستکەن زیاتر، هەر ئەوانە بوون کە زیاتر کورد ماونەوە، بۆیە ئەوانیانە خراوتر منحرف کرد. یعنی یۆ دوا هاتن ناوی گۆرانیشیان پێدا لەبەرەوەی زوانە گۆرانی نەبین بووان. دقیقەن ئەوانە مقاومترین بەشەکەی بوون. توجهەکەی لایەوە خۆش.